قلبرز ربار هادي سروك لجنة ياسايل لبرلمان عراق قلتو بيجن زيادة دكين لدور حولن هموار كرنا رشنويسي بروجي ياسا دادگاه فدراليا عراق شالي حكومات عراق ولانن بيوندي دال عراق دا كاك ربار بخير بي زور سپاس زور بخير بي زور سپاس برز ربار تا چند گرنگا که گورانکاری لیاسای دادگاه فدرالی دا بکرێت ئەو یاسایی کە تا ئێستا هەموار نەکراوەتەوە و هاوکات کۆمەڵێک ڕەخنەش لەسەری هەیە بەتایبەتی ئەو بڕیارانەی کە دادگای فدرالی لە ماوەی ڕابردوو دادەری کردووە. دیارە یاسای فدرالی دادگای فدرال ژمارەکەی سێ لە ساڵی 2005 ئەو یاسایە دەرچەوە کاتێک کە سەرۆکوەزیران مافی ئەوەی هەبوو کە دەسەڵاتی تەشریعی و دەسەڵاتی تەنفیزی هەبوو لە سەردەمی بەڕێسایەت عەلاوی ئەو یاسایە دەرچوو. دوای ئەوە دەستوری عراق لە ساڵی 2005 کە دەرچوو کە کۆمەڵێک مادەی تێدا هەیە، سێ مادەی تێدا هەیە، چوار مادەی تێدا هەیە تایبەتە بە دادگای فدرال ئەو یاسایە پێش دەرچوونی دەستور بوو کەواتە ئەو یاسایی کە ئێستا هەیە دەتوانین بڵێن دەستوری نییە چونکە ئەو اختصاسانی کە لە ناو دەستوردا هاتیە ئەو اختصاسانە لە یاساکە پێشتر نەهاتبوو. ئەو یاسایە وەکو باسم کرد لە ساڵی 2005 بەڵام لە 2021 یەک دوو مادەی تێدا تعدیل کراوە بەڵام تعدیلکردنەکە دەتوانین بڵێن تعدیلێکی نادەستوری بوو چونکە مادەی 92 لە دەستوری عراقی وازەحە دەڵێت تەشریعکردنی قانونی محکەمەی ئیتحادی بە دوو لەسەر سێ دەنگدان دەبی و بڕیارێکی خودی دادگای فدرالی شەبوو پێشتر باستەوەی دەکات تعدیلکردن و تەشریعکردنی قانونی محکەمەی ئیتحادی پێویستی بە دوو لەسەر سێ دەنگدانە بەڵام ئەو تعدیلێک کە لە ساڵی 2021 کرا بە زۆرینەی ئەندامانی پەرلەمان وەکو هەر یاسایەکی یاسایی کرا دەتوانین بڵێن یاسای دادگای فدرال یاسایەکی ینی احتیاجی نییە یەک لەو یاسایانەیە ئەساسیە یان دەتوانین بڵێن لەو یاسایانەیە کەوا دەستور تەواو دەکا چونکە پێناسەی یاسای تەواوکەری دەستور ئەوەیە کە ئیجراعاتیان با بڵێن شێوازێکی تایبەتی هەیە لە کاتی تەشریعکردن و هەروەها ئەو بابەتەی کە باسی دەکات پەیوەستە بە بابەتێکی دەستوری یان با بڵێن موەسسەسێکی دەستوری ئەو وڵاتە ئەوە شەرط و شەرتەکەی تێدا هەیە کەواتە یاسای دادگای فدرال پێویستی بەوە هەیە کە بە دوو لەسەر سێ لە پەرلەمان تێپەڕێن. زۆر باشە کاک ڕێبەر کەواتە ئێستا دەنگوەیەک هەیە هەوڵێک هەیە بۆ تعدیلکردنی ڕەشنووسەکە چ جۆرە ڕەشنووسێک بۆ دادگای فدرالی عێراق پێویستە کە بگونجێتن یان هاوتەریب بێتن لەگەڵ وڵاتێکی دیموکراسی وڵاتێکی فدرالی کە وەکو عێراق بێتن. بەڵێ دیارە ئەو پرۆژە یاسایی کە ئێستا باسی لەوە دەکەن ئەو پرۆژە یاسایی لە ساڵی 2015 حکوومەت نردی لە بۆ پەرلەمان لە دەورەی سێ و لە دەورەی چوار نەتواندرا تێپەڕێ لەبەر ئەوەی کە ئێمە وەکو کورد با بڵێن پێشنیارەکانی ئێمە لە بە هەند وەرنەگیرا و پێویستیشی بەوەی بوو کە 220 کەس لەناو پەرلەمان دەنگی لەوە بدان لایەنەکانی دیکە نایانتوانی ئەو ژمارەی با بڵێن ئەو دەنگانە کۆ بکەنەوە ئەو هۆکار بوو لە ئەوەی کە ئەو یاسایە تێنەپەڕێ ئەوەی کە پێویستە لە ناو یاسایەکەدا هەبی بەڕاستی ئێمە وەکو کورد کاتی خۆی لە تێپەڕاندنی پرۆژە یاساکە کە هاتە پەرلەمان لە کۆی 24 مادە 18 مادە دەنگی لەسەردرا بە دوو لەسەر سێ پەرلەمان ئەوەی کە ما بۆ 4 مادە بۆ ئەو مادانە پەیوەست بوون بە شێوازی دەنگدان لە ناو دادگای فدرال لەو کێشانەی کە هەرێمی کوردستان یان هەرێمەکان تێدا تەرەفن و هەروەها شێوازی هەڵبژاردننی ئەندامانی دادگای فدرال یەک لەو کێشانە بوو و شێوازی با بڵێن هەڵبژاردن مەبەستن تاینکردنی ئەندامانی دادگای فدرال و هەروەها شێوازی تشکیلکردنی محکەمە ئەو سێ بابەتە گرینگە بوون کە ئێمە وەکو کورد کاتی خۆی تێبینیمان لەسەر هەبوو و ئەوەش سەبەب بوو کە لایەنە کوردستانیەکان کاتی خۆی دەنجیان بەو یاسایانەدا و نەمان هێژ لە دەنگی زۆرینەوە کەمینە دەبێت یا تاوافقی سیاسیش ڕۆڵە بینێت لە هەموارکردنەوە یاساکە و تێپەڕاندنی وەکو باسم کرد یاسای دادگای فدرال پێویستی بە 220 دەنگ هەیە لە ناو پەرلەمان لە کۆی 329 کەواتە 220 دەنگ ئەستەمە لە ناو پەرلەمانی عێراق بپەڕێندرێ بە بێی کورد یان بە بەیلایەنێکی دیکەی شیعیان بە بەیلایەنی سونە کەواتە پێویستی بەوە هەیە تەوافقی لەسەر بکرێت ئەگەر تێبینیش بکەین لەو بەیانەی ئەوڕۆکە حکوومەت دەریکردە باس لەوەی دەکات هەوڵ دەدەن چارەسەری ئەو کێشانە بکەن کە لە خولەکانی پێش و هۆکار بوونە لە بۆ تێنە پەڕاندنی یاساکە لەلایەکوە باس لەوەش دەکات پێویستمان بەوەیە کە لەگەر لایەنە سیاسەکانی عراقی دابنیشین کە مەبەستی لایەنە سیاسەکانی ئەوانی کە لەناو پەرلەمان نوێنەریان هەیە بۆی بتوانانی دەنجی پێویست لە بۆ یاساکە کۆ بکاتەوە کە دەکاتە 220 بۆ یاساکە. سەرۆکی لیژنە یاسایی لە پەرلەمانی عراق چیتان کردووە هەنگاوەکان چین لەم بارەوە؟ ئەو پرۆژە یاسایە لە خۆلی پێشوو ئێمە بەرزمان کردەوە لە بۆ سەرۆکایەتی پەرلەمان و لە سەرۆکایەتی پەرلەمان کرا بەرنامەی کار خوێندنەوەی یەکەمی بۆ کرا خوێندنەوەی دووەمی بۆ کرا و هەروەها لە
تەسویتیش دیاریکرا وەکو باسم کرد ئەو کاتە لە کۆی 24 مادە 18 مادە دەنجی لەسەردرا بەڵام لەو خولەی پەرلەمان ئەو پرۆژە یاسا لەبەرەوەی حکوومەتی پێشووتر ناردبوو پێویستی بەوە هەبوو کە جارێکی دیکە ڕەزامەندی حکوومەتی لەسەر وەربگیرێتەوە بۆی بخرێتەوە بەرنامەی کار وەکو پرۆژە یاسا تەعامل لەگەر بکرێت چونکە معلومە لە لای یاساییەکانی دەستوری عراقی ئەو مافەی بە بابلێن ئەو دەسەڵاتەی بە مەجلیسی وزەرادایە کە پرۆژە یاسا لە بۆ پەرلەمان بنێری بە جێرەی مادەی 6 ئەو پرۆژە یاسا ئێستا لە حکوومەت کاری لەسەر دەکرێت هەرچەندە ئێمە کاتی خۆی داوامان کرد لە مانجی یەکی ساڵی 2023 کە بەرزمان کردەوە ئەو پرۆژە یاسا وەکو پرۆژە یاسای پێشتر و مختەڕەحی لە زنێ قانونیش کە بخرێتە بەرنامەی کار و دەنجی لەسەر بدرێت بەڵام سەرۆکایەتی پەرلەمان لەبەر هەندێک هۆکاری با بڵێن ڕێگنەکەوتنی لایەنە سیاسیەکان لە ماوەی ڕابردوونەی خستە بەرنامەی کورد هەمان خواستی جارانی هەیە لە ڕەشنووسەکە یاخود گۆڕانکاری بەسەردا هاتووە بەدڵنیایەوە ئێمە ینی ئەو تێبینیانەی کە هەمان بوو پێشتر و ئێستا شەندێک تێبینی دیکەشمان هەیە لە نەتیجێ ئەو کۆمەڵە بڕیارەی کە لە دادگای فیدرال لە ماوەی ڕابردوو دەرچوو بەڕاستی تێبینیەکانی ئێمە با بڵێن ترسی کورد لە دادگای فدرالی پێم وایە زیاتر بووە لە ساڵانی ڕابردوو چونکە ئەو بڕیارانەی کە دەرچون زۆربەی سیاسیەکان با بڵێن یاساییەکان و ئەوانەی کە شارەزان لە بواری دەسوور متفقن لەسەر ئەوەی کە ئەو بڕیارانە زۆربیان بڕیاری پێچەوانەی یان با بڵێن مخالفەی دەستورن گرنگترین بڕگە کە ئێمە داوای دەکەین وەکو لایەنی کوردی ئەوەیە کە دەبێ بڕیاردان لەو کێشانەی کەوا هەرێمی کوردستان یان هەرێمەکان تێدا با بڵێن تێدان لە نیزاعەکە بە زۆرینەی ینی بە زۆرینەی ئاسایی یان زۆرینەی دوو لەسەر سێنە بێ پێویستی هەیە بە ئیجماعی ئەندامانی پەرلەمان ئەندامانی دادگای فیدرال بیان بەهەش لەسەرنەوە زۆر باشە کاکرێ ببوورە بە دەرفەتیش دەزانم ئەم پرسیارە شارەسەی جەنابتان بکەم ئەمڕۆ دادگای فیدرالی بڕیاریدا کە ئەو بڕیاردان لەبارەی یاسای هەڵبژاردنە کە پاش بخرێت بۆ مانگێکی تر ئەنی ئەم پاشخستنەی بڕیاردان لە یاسای هەڵبژاردن کە تایبەتە بارێمی کوردستان ینی مەبەستی لێ چییە کاریگەری لەسەر هەڵبژاردنەکان دەبێت کاتی هەڵبژاردنەکان ئێستا ئێمە یاسامان هەیە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان هەیە و ئەگەر لایەنێک یان چەند لایەنێک چەند داوایەکیان لە محکەمەی ئیتیحادیان داوایەکیان لە محکەمەی ئیتیحادیە بی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان پێویستە کارەکانی خۆی جێبەجێ بکات ئەو جەدوەلە زەمەنیە کە دیاری کردێ لە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە لە مانجی دووە پێویستە ڕای نەگری لەسەر بوونی هیچ داوایەک چونکە یەکەم جار مەسیری ئەو داوایە دیارنی ئایا دادگای فیدرال بە چ شێوازێک بڕیار دەردەکە ئەوە یەک دوو هیچ ئەمرەکی وەلائی لە ناو لە محکەمەی ئیتیحادی دەرنەچوە بەوەی کار بە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نەکرێتە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە عێراق ئەو بکاتە بەهانە لە ئەوەی کە جەدوەلی زەمەنی کە دیاری کردێ لە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆی دوای بخات لۆیە پێم وایە ئەو تەسریحی ئەوڕۆ لە کۆمیسیۆن دەرچوو بە هیچ شێوازێک لەگەر ئەو کاری کۆمیسیۆن ناگونجێ پێویست بوو لە کاتی خۆی بەرنامەی خۆی جێبەجێ بکردووە ئەو بڕیارە لە دادگای فیدرال بە چ شێوازێک دەردەچوو ڕەت دەکرێتەوە داواکە یان بڕیارێک دەکاتن بە هەڵوەشاندنەوەی هەندێک بڕگە هەندێک مادەی یاسایەکان ئەوە کاری ئەوەی نەبوو کاری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان نەبوو کارەکانی خۆیان جەدوەلی ئەعمالی سەر تعدیل بکات. بەڵێ بەڕێز ڕێبوار هادی سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق زۆر سپاس.